گفتوگویان پرس و باس و بابەتاکەین هەموو پرسیارانی کە هەیە لەبارەی دۆسیەکەی شاسوار عەبدولواحیدەوە گفتوگۆیەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شاسوار شێخەتا کە بەڕێزیان پارێزەرن لە لامان ئامادەی کاک شاسوار سڵاو لێبێ. سڵاو لە جەنابەت. زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە مەمنونم. بەخێراتی. چاوینی. کەیسەکەی شاسوار عەبدولواحید چییە؟ لە ڕووی قانونی و مادەی 430 گەگە ڕوونی بکەینەوە ئەم مادەیە چیەڵێ؟ مادەی 430 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 11 ساڵی 1969 باز لەوە دەکات هەر کەسێک هەڕەشە بکات بە ماڵ یا بە ژیان یا بە ئابرووبردننی کەسێک سزا دەدرێت بە حەبسکردن. باش. حەبسکردنیش بە گوێرە یاسا دوو جۆرە حەبسی بەسیطمانەیە لەگەڵ حەبسی شەدید. حەبسی بەسیطەوەیە کە لە 24 کاتژمێرەوە و کەسە ڕائگیری هەتاوەکو 3 مانگ. حەبسی شەدیدیشمانێەوە تا توند ئەوەیە کاگران کۆی بەڕێز لە 3 مانگ سزاکەی لە 3 مانگ زیاترە بۆ تا 5 ساڵ. جۆری جەریمەکە ئێمە تەصنیفی جەریمەمانەیە ئەم جەریمەی لە جۆری کەتنە ئێمە 3 جۆر جەریمەمان هەیە جونەحمانەیە کە کەتنە تاوانەکانمانەیە جینایەت لەگەڵ مخالەفات ئەم مادەی کەتنە. نی شاسوار عەبدولواحید کەتنی کردووە کەتنێکی کردووە بە زمانی خەڵک بۆی تێکە بە زمانە یاسایەکە پێ دەوترێت جونەح کەتن واتە لە دادگای کەتن کە اختصاصی خۆیەتی طبعاً ئەمە بە کۆمەڵێک مەراسیمی یاساییدا ڕۆژۆ هەر ئاوا یەکسەر نەگەشتە مەرحەلە و یەکسەر حکوم بێت. معلومی لای جەنابتان هەر کەسێک تاوانێکی لەسەر ئەنجام دەدرێت دەچێت دادگا ئاگادارەکاتەوە بنکەی پۆلیس ئاگادارەکاتەوە. ئەم قۆناغە پێ دەوترێت قۆناغی لێکۆڵینەوە قۆناغی تحقیق. دیارەکە دۆسیی بۆ کراوەتەوە بانگێش کراوە ئەوەی کە بە بیری جەنابت و بینەرانی بێنمەوە هەڵە نەبم لە ساڵی 2019 بەڵێ ئەم دۆسیە هەیە لە ساڵی 2019 بۆ ماوەی هەڵە نەبم 30 ڕۆژێکیش لەسەری گیر تەوقیف بوو واتە لە زمەی تحقیقا بوو بۆی لێکۆڵینەوەکان تاوە بێ ڕاگیرە. دوای ئەوە کە ڕاگیرا بە کەفالەت بەرەبێت کە بە کەفالەت بەر واتای ئەوە نییە کە ئەم دۆسیە کۆتایی پێهاتووە بە کەفالەت پرسیاری ئەمەی هەیە کاک شاسوار ینی خەڵک پرسیاریەوەی هەیە دەڵێ لە 2019 داوای لەسەر بووە بۆ ئێستای گرن ئەگەر مەسەلەکە سیاسی نییە ینی خەڵک واڵێ. بەڵێ من ئەمێ ئەو بۆ ئەو خەڵکە ڕوونکەمەوە بەڕاستی داوای سزایی بە دوو قۆناغاتی هەپەڕێ قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگاییکردن ئەوەی لە 2019 ڕوویا قۆناغی لێکۆڵینەوە بوو کە بە کەفالەت بەربووە هەر لە زمەی مەحکەمەیە ماوەتەوە هەتاوەکو لێکۆڵینەوە تەواوە بێ و دوای ئەوە ئەم داوایە ئیحالا بێ بۆ دادگایەکی تری تایبەتمەند کە سزاکە ئەسەپێنێت ئەگەر بێتاوانیش بێ بێتاوانی ئەسەلمێنێ و بڕیاری خۆی دەرەکات. ئەمەی 2019 هەتاوەکو 2021 لە قۆناغی لێکۆڵینەوەیە بووە خۆ ناکرێم کەسە ڕابگری لە 2019 هەتاوەکو 2025 کە ئەم داوایەک لای بۆتەوە لە ڕاگیران نابێت. قانون ڕێگەی یاوە مادەکەی لەو مادانەیە کە بە کەفالەت بەربێت لە قۆناغی لێکۆڵینەوەیە بە کەفالەت بەربووە. بەڵام بەڕێزیان و تیمی پارێزەرانی شانەزانی کە ئەمە کۆتایی داواکە نییە. چەند جارێکی تر ئەوەی کە دیارە لە مەجرای قەرارەکە دەخوێنرێتەوە داواکراوە نەچووە چاکە قۆناغی لێکۆڵینەوە تەواو بووی ئەحالە کرا داواکە بۆ دادگای تایبەتمەند کە دادگای کەتنە جارێکی تر تەبلیغەکرێتەوە بەخۆی و کەفیلەکەیشی کە ئەڵێ بەرواری ئەوەتان بۆ دانراوە بۆ دادگاییکردن ئامادە بن. سکاڵاکار ئازادە سکاڵاکار ئازادە ئەچێت یان ناچێت بەڵام تۆمەتبار وجوبی ئەبێت لەوێ بێت. و دادگا ئەمەشی بۆ ئەوە داناوبەوەی حەقی دیفاع حەقێکی پیرۆزە ئەم کەسە بێ دیفاع لە خۆی بکە بەڵام هەموو کەس حڕە ئەچیت یا ناچیت ئەچیت دیفاع لە خۆ دەکەی دیفاع لە خۆت ناکەی. بەڕێزیان دیارە ئاگادار نامەی بە شێوازێکی ڕسمی بۆ چووە و بە گوێرەی ڕقەمی داواکە کە ساڵی 2021 لە 2021ەوە ئەم داوای لە مەرحەلەی دادگاییکردنایە یان جەنابەت حسابکە 4 ساڵە لە مەرحەلەی دادگاییکردنایە و بەڕێزیشان زۆر بەڕوون و ئاشکرا خۆی پارێزەرەکانی زانەویانە کە ئەم داوای ئیحالە بۆ لەبەر ئەوەی ئاگادارەکرێنەوە و ئەمر قەبزیشی بۆ دەرچووە دیارە دادگا من ئەمە یەکشت بۆ خەڵک ڕوونکەمەوە دادوەری بەڕێز با دادگاکان تێوە نەگلێنین لەم بابەتانەوە دادوەری بەڕێز ئەوەی لەسەر قرار دەرەکات جهتێکی ترمانەیە خۆی ناچێت تەنفیزیەکە کە پۆلیس و ئاسایش و دەستگا ئەمنیەکانی ترن دادوەری بەڕێز دیارە کە تۆمەتبار ئامادە نابێت بە بێعوزر باشە
بەبێ عوزر طبعاان تۆمەتبار دەتوانێت بڵێ من ئەم جلسەیە نەخۆشم یا پارێزەرەکەم ناتوانێت لێرە نییە محکەمە بۆی تەجیلەکە بەڵام کە بەبێ عوزر ئامادە نەبوو ئەمر قەبز بۆ خۆی و کەفیلەکەیشی دەرەکات باشە دیارە حد نەچووە بە دەمیەوە بەڕێزیات هەتاوەکو ئەو محکەمە گەشتۆتە قەنەعات پاڵپش بە مادە 182 جیم ئەم قرارە دەرچۆ یاسای بنەما دادبینە سزایەکان واتە دادگا گەشتۆتەوە قەنەعاتی کە بەڵگەکان بڕوا پێهێنەرن بۆ ئەوەی کە سزای بات کاکشا سوار یەک شت هەیە ینی باس دەکرێت شوێنیم کەسە زانراوە ینی شوێنەکەی نەزانراو نییە تا تۆ بە غیابی حکمی لەسەر بدەیت پۆلیس شوێنەکەی زانیوە دروستە لە قانوندا ڕێگەدراوە بۆی کەسێک شوێنەکەی بزانرێ و نێتە بەردەم دادگا و تۆ بە غیابی حکمی ڕێگە پێنەدراوە ئەوەی لەسەر دادگایە دادگا فەرمانی دەستگیرکردنەکە دەرەکات ئەوەی کە ئەمێنێتەوە دەستگاکانی جێبەجێکردنە بۆ جێبەجیان نەکردوکەم کەسە شوێن و مەکانی دیارە بەڵام ئەی بۆ ئێمە پرسیارەکە عکس نەکەینەوە ئەی بۆ بەڕێزیان چەند ساڵە خۆیان نایەن بەدەستەوە بۆ لەم تەوقیتای خۆیان ناوە بەدەستەوە دیارە چەند هەوڵێک هەبوو پێشتر بۆی ببرێتە بەردەم دادگا بەڵام ئیتر کە خۆی نایەوە بەدەستەوە بەڵام ئەبێ ئێمە پرسیارەکە عکسکەینەوە جۆرێکە لە یاخی بوون لە یاسا بێگومان بەڕێزە لە گفتوگۆکانیشا لە قسەکانی خۆیشی ئایوت من هیچ شتێکم لەسەر نییە و ئەسمە بەردەم یاسا واکەم و ئیتر کاگوان کۆی بەڕێزەوەی بەڕاستی کە ئەیسلمێنێ بانێکە و دوو هەوایە ئەم ئیدعاانەیە کە ئەکرێت ڕێزگرتن لە یاسا و سەروەربوونی یاسا ئەم هێزە ئۆپۆزیسیانە بەڕێزانە دایمی دیعایەوەکەن کە دەبێت یاسا سەروەر بێ هەموو کەس بچێتە بەردەم دادگا بەڕێزیان ئەوەنە معلومەی قانونیان هەیە کە ئەم کەیسانەی لەسرە بۆ ناچێتە بەردەم دادگا و دیفاع لە خۆی بکە بۆ تا ئێستا ملی نەیەوە بۆ قانون نەچۆتە بەردەم دادگا بۆ تا ئێستا پارێزەرەکانی نردووە لەو داوایانە متابعی بکەن بزان ئایا گەشتوتە کوێ و نەگەشتوتە کوێ بەڵام من خەڵک ئاواتی گەشتۆ منیش ئاواتی ئەگەم بۆ بەڕێزیان لەم تەوقیتای خۆی تەسلیمی دادگاکانەکات چەند ئەوەی کە خۆی تەسلیم نەکردووە بەڵێ هێزەکانی پۆلیس وەکو وەرکی خۆیان بە پێی فەرمانی دادوەر چونەتە سەر ماڵەکەی و دەستگیریان دروستە بەڵام چەند جارێک تریژەوە بۆ بەڵام هەر خۆی نایەوە بە دەستێزەکانی پۆلیسەوە دیارە ئەم جارە خۆی یاوە جانی بە بڕای تۆی توانی بەرگری لە خۆی بکە خۆ ڕوبەڕووی هێزەکانی پۆلیس بێتەوە وەکو چەندین جاری تر بە چەند هۆکارێک ئەوەی کردووە ئەیتوانیم جارەژۆکە بەڵام ئەوی تۆ بۆ گومانت لەوەی من گومانم هەیە بۆ لەم تەوقیتەیە کە کۆمەڵێک لە ڕاگەیەنراوەکانی خۆیان گوێم لێ بوو کە چەند هێزێکی تری تۆمەتبارە کرد بۆی کە بەهێز هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەی و دەستگیریان کردووە یعنی بەعکسەوە ئەمە بەڕای من وا بەکارێنرێت بۆ وەکو تەرویجێکی سیاسی و علامی شتەکەیان مسەیس کردووە بۆ ئەوەی سوودی لێ بنرێ بۆ هەڵبژاردن بەڕای من ئەگینا خۆ چەند وەختە خۆی تەسلیم نەکردەوە ئیتوانی لەم تەوقیتەدا خۆی تەسلیم نەکات ئەین تۆ پێ دوایە بۆی هەڵبژاردنەوە خۆی تەسلیم کردەوە جامە کەیسێکی ئەوەندە جوانە ئینسان شانازی پێوە بکە کاگران کۆی ینی کەتنێک ئەوەی کە تۆ باسێکی بە پێی قانون کەتنێکی کردووە و دواتر ئەنی من دەشپرسم کەیسەکە چییە بەڕاستی کەسێکیەوەنە ئابروبەرانەیە هی ئەوەی ئینسان شەرمی لێ بکانەگەوەی بە شانازی و بڵم لەسەر ئەمە ژیراوم و دروستە من ئەمە یەکشت ڕوونکەمەوە لاانێ بۆ هاوڵاتی ئەوانە جێگەی پرسیار بێ بەڵام بۆ ئێمە یاساییەکان کە ئەڵێین ئێستا ئەو بەڕێزە حکم دراوە ئێستا محکومە یعنیەوە ئێستا بەسزادراوە لە تۆمەتباری دەرچوو بۆ بەسزادراو ئەزانین ئەم کەیسە کۆمەڵێک مەراسیمی دوور و درێژی بڕیوە باشە ئەم کەس خۆی نایاوە بەدەستەوە و کە تا ئێستا لێ ینی خۆی نەچۆتە بەردەم دادگا و دیفاع لە خۆی بکات لە ئێستادا خۆی تەسلیمەکات ئەوە گومانەکەی کە لە لای من دروست دەبێت نەک لە لای خەڵک وا دروست بێ بۆی کە نەخێر ئەمە شتێکی تری لە پشتەوەی بەڕاستی باشە ئەمڕۆ دادگا بڕیاری داوە دادبینێکی بۆ 20 مانگ دوا بخە این 20 مانگ جارێکتە دادبینی بۆ دەکرێتەوە ئەو بەڕێزەش تاوانبارە ئێستا توانین پێ سزادراوە ینی لەوە دەرچووە کە تۆمەتبار بێت چونکە ئەنی تەوقیفە تاو کاتە تەوقیفە ئەمە چیانی بۆ وڵات تێ بگەن کە ئەم کە دادگا بڕیاری لەسەرداوە و دەوترێ بۆ 6 مانگ بەندەکرێ و ئەی ئەم داجینی بۆچی بە گوێرەی یاسای بنەما دادبینە سزایەکان مادەی 247 ڕێگەی داوە هەر کەسێک
کە بە غیابی حکم دەدرێت لە هەر جۆرێک لە جۆرەکانی تاوان بکە بە غیابی حکم دەدرێت لە کاتێکا کە دەستگیر دەکرێت یاخود خۆی تەسلیمی دادگاکان دەکات لە مودەی قانونی خۆیان حەقی ئیعادەی محاکمەی هەیە جارێکی تر فرسە ئەدرێتەوە بەم سزادراوە بۆی بێت لە بەردەم محکمەیە دیفاع لە خۆی بکە لەم حاڵەتەیە دیارە ئەمڕۆ ئەو داواکاری عادی محاکمە پێشکەش کراوە ئەوەی کە لەم دادگای ڕوویاوەی کە جەنابەت باسیەکەی ئەو داواکاریە پێشکەش کراوە دادگای بەڕێز بە گوێرەی قانون دادوەری بەڕێز بۆی هەیە موعیدێکی تازە بۆ محکمەکردن دائەنێتەوە باشە و ئەم کەسە بەڕاگیراوی ئەمێنێتەوە هەتاوەکو لەو موعیدە تازەیە محکمە تشکیلە بێتەوە گوێ لە وتەی تۆمەتبارەگرێتەوە گوێ لە دیفاعەکانی ئەگرێتەوە گوێ لە لایحەی پارێزەری تۆمەتبارەگیرێت بۆی دیفاعی لێ بکە دوای ئەوە دادوەری بەڕێزبۆی هەیە پشتگیری لە حکومەکەی خۆی بکات یاخود حکومەکەی هەڵبۆشێنێتەوە یاخود یەک جار ئەم دابینیە بەڵێ یەک جار بەڕێوە دەچێت شەرت نییە ئەگەر پێویستکە لەوانەیە دادگا چەند دانیشتێکی بوێت هەتاوەکو لەوانێ ئەوان هەردوو تەرەف بەڵگەی تازە بخەنە ڕوو بۆی دادگا لێکۆڵینەوەی تیا بکات باش لەوە چه پێویستی بە چەند جەلسەیەکە بێت لەوانەشە احتیمال زۆرە بە یەک جەلسە دادوەر یا پشتیوانی حکومەکەی خۆی بکە یا زیای بکە یا باشە ئێستا 6 مانگە باشە بەپێی مادەی 430 ینی کەمترین سزا 6 مانگە یان دادگا چی هەڵبژاردووە نەسی مادەکە ئەڵێ هەر کەسێک هەڕەشە بکات بە هەڕەشە لە سەر ژیانی خەڵک یەکێکی تر بکات یاخود لە ناموسی بکات یاخود لە پارە و سەرۆت و سامانی بکات سزا دەرێت بە حەبسکردن لە 24 سعاتەوە دادوەر بۆی هەیە هەتاوەکو 5 ساڵ بیهێڵێتەوە زۆر باشە یعنی لەم لە حاڵەتەیە بەڕێزیان سەر ڕای ئامادە نەبوونیشیان محکمە ڕەفە و بەزەیی بۆ نواندووە چونکە محکمە ئیتوانی هەتاوەکو 5 ساڵ سزای بدات زۆر باشە پرسیار زۆرە لەسەر کەیسەکەی هەوڵ دەدەین ینی بەڕێز دوکو قانونیە هەندێک بەرچاوڕوونی بێ بە ئێمە بینێرانیش بەڕێز من هەر دەسەواژەی بەڕێز بەکاردێنم ێستا تاوانبارە لەسەر کەیسێک بەڵام 2000 ئەو ئینسان و سەرۆکی جوڵانەوەیەکە شاسەر عەبدولواحید داوای زۆری لەسرە بەڵێ ینی دەزانین شکاتی زۆری لەسرە زۆر جار وڵاتیان گلێوەشیان دەکرد لێرە و لێدایان و دادگاکان سکاڵەکانیشمان لێوەرناگرن ینی باو حەقەتەش بڵین گلەی هاوڵاتیان و بەڵام ئایا دادگاکان ئەمەیان پژڕاز ناکردەوە بەڕاستی بەڵام داوایکی زۆری لەسەر پشکەکانی چاویلان خەڵکی دیکە دەڵێ هەنێک لە کارمەندەکان دەڵێن ینی حەقی خواردوین مانگانە ینی ئەم داوایانە چی لێ دێ بەڵێ ئایا مانەشی بۆ زیندووە کرێتەوە کاگران کۆی بەڕێز شتێکمانە لە دادگا ناوی زیندووکردنەوە بێ لە یاسا شتێکمانە ناوی زیندووکردنەوە بێ کە ئەچێ سکاڵات تۆمارەکە دادگا داوای بەڵگەی لێکا بەڵگەکانی پێشکەشەکە دوای ئیجراعات بەرامبەر تۆمەتبارەکرێ یا بانگێژ دەکرێت یا ئەمر قەبزی بۆ دەرەچێ ئەم بەڕێزەوەی ئێمە دوور و نزیک ئاگاداری بین چەندین ئەمر قەبزی هەیە لەسەر ئەم بابەتانە ئێستا کە لەم بابەتە ئێستا لە ناو حرەمی محکمەیە و کەوتۆتە دەستی قانون کە گریمان ئەم حکومە جێبەجێیەکات یاخود گریمان حکومەکەی هەڵەوەشێنێتەوە ئەمە گریمانەیە لە هەردوو حاڵەتەکە دادگا یەکسەر ئیفراجی ناکە یەکسەر بەری نایە کەشفی مەراکزی بۆ کرێت بەڵێ چ داوایەکی تری لەسرە هەموو ئەو کەسا بەڕێزانی کە ئەمر قەبزیان لەسەر ئەم بەڕێزە هەیە ئەتوانن ئێستا نوسخەیەکی ئەمر قەبزەکان بەرن بۆ دادگای کەتنی سلێمانی دوو لەوێ محکمە دوای ئەوەی کە ئەمر قەبزەکانە بینێ بە تەصدیقراوی ئەو شوێنێک کە لێی دەرچووە دوای ئەوەی کە خۆی ئیجراعاتی لەگەڵ تەواوەکانی نێرە بۆ ئەو محکمەی بۆی لەو کەیسانەشا چارەنووسی دیاری بکرێت ئیتری لەوێ تەوقیف بکرێتەوە جارێکتر لەسەرەوە کەیسانە ئەگەر لەمەیە ئیفراج بێ ئایا بە چارەنووسی بە دواخراوی ئەهێڵدرێتەوە ئەمانە هەمی سەلاحەتی حاکمە ئەڵێ چارەنووسی بە دواخراوی ئەهێڵمەوە هەتاو کۆم حکومەی تەواوەکە کە حکومەکەی تەواوکە جارێکتر بکرێتەوە بەدەم ئەم دادوەرە بەڕێزە واتە هەموو ئەو شکاتانی کە لە سەرەتی باوە بڵێن بە زمانی خەڵک هەموو شکاتانی لە سەرەتی ینی بەڕێز دادوەر ئەو کەسانی شکاتەکانیان کرۆ دەتوانن جارێکی تر ئەمر قەبزەکەیان یان شکاتەکەی خۆیان سکاڵاکی خۆیان بەرنەوە بۆ دادگایی لەو دادگای خۆیان سکاڵەکانیان تۆمار کردووە ئێستا ئەچن ئیخباریان بە دادوەرە بەڕێزەکەی و دادگای کە سکاڵیان تۆمار کردو ئەڵێ ئەو کەسەی کە جەنابەت ئەمر قەبزت بۆ دەرکردووە ئێستا لە زمەی محکمەیە لە فلانە داوا لە فلانە محکمە دادواری بەڕێز نوسخەیەکی ئەمر قەبزەکەی هات یاخود بە نووسراوێک دەتوانێت داوا لە محکمەی کەتنی سلێمانی بکە بەڵێ لە دوای ئەوەی کە ئیجراعاتان لەگەڵ یاتاو کرد بینێرن بۆ ئێمە لە بەرەوەی داواکراوە بە گوێرەی فلانە مادە
ئەمە دادگا خۆی ئەتوانێت و ئەو کەسان سکاڵاکارەکانیش خۆیان نەتوانن داوا بکەن. ئەی کاک شاسوار ینی خەڵکێک بێت داوای لەسەر تۆمار بکوانی کە دەڵێن داواکانمان لێ وەرنەگیرەوە ئێستا ئەتوانن داوای لەسەر تۆمار بکەن بەڕاستی پێم سەیرە یعنی ئەوە زەنبی محکەمە نییە کە داوا وەرناگیری داوا ئەوجار چێتە مرکزی پۆلیس کە دەسەڵاتی جێبەجێکردنە بێ ئەو بەرزی کاتەوە بۆ بەڕێز دادوەر ئەبێت محکەمە دەرگای 24 ساعت کراوەیە بۆ هەموو کەس ئەبێ هەموو کەس سکاڵای لێ وەرگیرێ تحقیقی تیا بکرێ لەسەر ئەساسیەوە بڕیاری لەبێت ئایا وەرەگیرێ یا وەرناگیرێ لە دوای ئەوەش ئەو کەسەی کە سکاڵاکەی ڕەفزەکرێت مافی تانەدانی هەیە لەو بڕیارەی دادوەر ئەگەر کارێکی وا کرابێت بەڕاستی شەرمە یعنی ئەو بنکەی پۆلیسانە ئەو زابتە بەڕێزانە چۆن ئەگەر هەبێت طبعاً بەڵام من گومانم لەوەیە لەبەرەوەی ئێستا بچیتە هەر مرکزێکی پۆلیس هەر شوێنێکی ئاسایش سکاڵاکە لێوەرەگرن و بەرزێکەکەن بۆ بەردەم حاکمەوە دادوەرە بڕیاریان سکاڵای وەربیریانە ئەو کەسانی کە ئێستا ئەیانێ سکاڵا تۆمارکەن دیارە داوای سزایی بە کات حقەکەت نافەوتێ بە تێپەڕبوونی کات حقەکەت نافەوتی واتە تەقادمی تیانێ بە زمانی قانونی هەر کەسێک مافێکی سزایی لەلایەوە بەڕێزە هەیە توانێت بچێت سکاڵای لەسەر تۆمار بکە بە گوێرەی ئەو شوێنەی کە تاوانەکەی تیان ڕوویاوە دادوەری بەڕێز ئیجراعاتی بۆ کات و ئێستا مادەم کەسەکە لە زمەی قانونایە لە زمەی محکەمەیە ئەتوانن ڕاستەوخۆ لەو محکەمەیە داوای بکەن پشک خوراوەکان ئەتوانن بچنەوەیان بێگومان نەتوانن بەو گوێرەی ئەو معاملەی کە لە بینیانە هەبوو ئەگەر فێڵێکیان لێکرابێت ئەتوانم چن لە دادگا سکاڵی خۆیان بەرزکردنەوە دادوەری بەڕێز ئیجراعاتیان بۆ بکات ینی دادگا گوێ بۆ نایە بڵێ ئەی پێشتر بۆ نەهاتوون نەخێر ئەوەی ڕووداوەکە بۆ نە چەند ساڵێک لەمەوە بە ڕوویداوە نەخێرەکو بەجەنابتم و تاوانی فێڵکردن هینیتیانە مودەیتیانێت تۆ چون کاندێک داوایە مودەیتیان هەنێ جەرائیمی مادەسێمان هەیە کە کۆمەڵێک وەکو هەڕەشەیە جنێودانە وەکو دزیکردنە لە بینی ژن و مێردا هەڕەشەکردن و فێڵکردن لە بینی ژن و مێردا ئەمانە مودەی سێمانی هەیە بەڵام کە مادەی 456 کە مادەی فێڵکردنە تەقادمی تیانە مودەیتیانە تۆ هەر کاتێک بۆت لەبار بووە توانی بچیت سکاڵاکەی خۆت بەرزکەیتەوە باشە ئێستا ئەم مادەی کە شاسوار عەبدوڵواحیدی لەسەر گیراوە کەتنەکە چییە؟ کەتنەکە دیارەوەی کە لە سوۆسیال میدیا و ئەوانەیە بڵاو بووە داواکە لەسەر سکاڵاکار بریتە لە شادی نەوزاد ئەو بەڕێزە کە پێشتر پەرلەمانتاری فراکسیۆنەکەی خۆی بووە هەڕەشەی لێکراوە بەوەی کە ئەگەر دیارە مووقیفێکی یاسایی هەبوو لە پەرلەمان ئەگەر ئەو مووقیفە پەشیمان نەبێتەوە چاوەڕێی بەو شێوازی کە بڵاو کرایەوەتەوە چاوەڕێی گرتە سێکسیەکان بکە بڵاو دەبێتەوە کە ئەمە هەڕەشەی ئابڕووبردنە بەڕای من یعنی بەدەر لەوە ئێمە مادەی 430 لە یاسای ژمارە 11 ساڵی 1969 ساڵی 1969 یاسایەکی تازەترمان هەیە کە مادەم لە ڕێگەی موبایلەوە بەیچووە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەکەی ساڵی 2010 ئێمە مەبدەئێکی قانونیمان هەیە ئەو یاسا تازانەی کەیت یاسا کۆنەکان ئەسڕێتەوە واتە بەڕای من ئەبواە بەم مادەیەش لێکۆڵینەوە و عقوبە بدرایەکە حکمی کامیان تونترە لە ڕووی غەرامەوە هینەکە تونترە دوی خراپەکارانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەویش لە ڕووی عقوبەشەوە هەر بە هەمان شێواز ئەوڵێ لە 3 مانگ کەمتر نەبێت مادە 430 پێگیراوە ئەوەی مادە 430 کە ئێستا پێگیراوە لە 24 ساعتەوە حاکمەتوانێت حکمی بات تا 5 ساڵ بەڵام یاسای دوی خراپەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەڵێ سزاکەی لە 6 مانگ کەمتر نەبێ واتە لەبێ لە 6 مانگ زیاترەوە بیا لە 5 ساڵی زیاتر نەبێت واتە ئەمیان تونترە باشە ئێستا بەپێی ئەوەی کە گیراوە تەحویلی یاساکەیان نەکردەوە بۆ خراپەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن نابوو بکرا ئەمە ینی چۆنەڵێ کەمەکوڕی نییە لە دادبینیەکە خۆی بەڕێز ئەو سکاڵاکارەکە و پارێزەرەکەی ئەوە مافی ئەوانە ئیسارەیە مۆزوعەکەن بۆ دادگای بەڕێز ڕوونکەنەوە کە ئێستا قانونێکی تازەتر هەیە کار بۆ قانونە بکرێت چونکە جاری وایە دادگاکان یعنی دادوەری ژۆکو ئێمە ئینسانە دادوەری لێکۆڵینەوە تەکیفی واقعەکە کات بە مادەیەک ئێمە چەندی جار شتیوا ڕوویاوە داواکەین نەخێر ئەم مادەی بەسرات جێبەجێ نابێ و ئەم واقعەیە مادەیەکتری بەسرات جێبەجێ دەبێت دەتوانرێ بگۆڕێت بەڕاستی زۆر باشە ئێستا ینی دادبینەکەی ماوەتەوە بۆ 20 مانگ بەڵێ لە 20 مانگە دادوەر جارێکی تر
هەم سەیری گوێ لە دیفاعی تۆمەتبارەگرێت هەردوو بەڵێ گوێ لە دیفاعی تۆمەتبارەگرێت بزانن چ دیفاعێک لە خۆیەکات دیارە تا ئێستا نەچۆ دیفاع ئەسکاڵەکار گوێ لێگیرێتەوە هیچ سکاڵاکار شتێکی نوێ سکاڵاکار و پارێزەرەکەی بۆ شێوازەیە خۆیان وجودیان هەبێ ئەو وتانەی کە تۆمەتبار ئەیاد بۆیان هەیە ئەمانیش پرسیاری لێ بکەن ڕوونکردنەوە بن لەسەر وتەکانی ئەو ئایا تا چەند ڕاستە و تا چەند ڕاستنی لەوانەیە ئەم بەڵگەیەک بخاتە ڕوو ئەمان بۆیان هەیە لەسەر ئەو بەڵگانە قسە بکەن و دوای وتەکانی خۆی محکەمە جارێکی تر تۆمەتی ئاراستە دەکاتەوە و سزاکەی بۆ دەخوێنێتەوە بەڵام پێش ئەوە محامیەکەیشی پارێزەرەکەی ئەو سزادراوە بۆی هەیە بە گوێرەی قانون دەبێت لایحە و تیانوسی بەرگرینامە پێشکەشکات بەرگری لە مۆکیلەکەی خۆی بکات ئەو کاتە دادگا ئەو کاتە دادگا بە گوێرەی قەنەعەتی خۆی کە لەو داوایە بە گوێرەی ئەو دیفاعانی کە دەیکات وەکو بە جەنابتم یا ئەوەیە تعدیلی حکومەکە ئاکات بەتونکردن یا بەسوکردنیا ئەوکو خۆی ئێهێڵێتەوە و سزاکە ڕادێ ئەو ئەشتوانێت ئەگەر بەڵگەی بێتاوانی خۆی بخستە ڕوو دادگا قەنەعەتی پێکرد محکەمە قەراری بێتاوانیشی بۆ بات. باشە کاک شەسوار ئەو خەڵکانی کە دەیانەوێت داوای لەسەر تۆمار بکەن یان خەڵکێک کە داوای لەسەر تۆمار کرد و داواکەی وەرنەگیراوە بەرز نەکراوەوە بە دادگا و ئەمە ئەکاتە ئەوەی کە دادوەری بەڕێز لە هیچ حاڵەتێکە دەست بەسەر مڵک و ماڵی ئەم بەڕێزەدا بگرێت ئەم تاوانبارەیە لێرە وەکو قانونەکەی دەست بەسەر مڵک و ماڵیدا بگرێت تا کەیسەکان یەکلا دەبێتەوە کاگڕانکۆی بەڕێز ئەوەی کە ئێمە بینیمانە و بیستمانە لە خەڵکەوە کۆمەڵێک داوای زۆر هەیە سەبارەت هەم بە پشکەکان سەبارەت هەم بەکارهێنانی ئەو کەسانی کە خانوویان لەوێ کڕیوە و وەکو بارمتە جارێکی تر ئەم بەڕێزە دایناوەتەوە بۆ مەسلحەتی خۆی بەکارهێناوەتەوە کە ئەمە مادەی 450 یاسای سزادانە تەسەڕوفکردنە بە مڵک و ماڵی غەیرەوە لەسەر ئەمانە کۆمەڵێک دۆسیی لەسرە و بە گوێرەی معلوماتی خۆم لە برا پارێزەرەکانەوە هەنێکیشیان ئەمر قەبزی هەیە ئەمانە بە گوێری دوای ئەوەی کە مەراسیمە قانونیەکان تاواکەوت لێرەیە سزا دەدرێت دیارە ئەم تاوانە لەو تاوانانە نییە کە دەست بەسەر مڵک و ماڵیا بگیرێت بەڵام ئەو کەسانی کە زەرمەند دەبن سکاڵاکارەکان مەسەن لەم سکاڵایە کە بەڕێز شادی نەوزاد لە بەرژەوەندی و قەرارەکە دەرچووە و زەرەری بەرکەوتووە ئەتوان داوای قەرەبووی لێ بکەن باشە ئەم قەرەبووەش لە مڵک و ماڵی سزادراو وەرەگیرێتەوە قەرەبووەکە تا چەند دەڕوا بە گوێرەی قەرەبووی ینی تۆمەتێکی وا بەڵێ قەرەبووی شتێکی وا کە ڕیمانەویەوە کەسەکە زیانی پێدەگا دەتوانێت تا چەند جارە بە گوێرەی یاسا محکەمەی بەڕێز ئەوە بەجێ ئەهێڵێت ئەم قەرەبووە بەجێ ئەهێڵێت بۆ خەبیری ئەو بوارە بۆ شارەزای ئەو بوارە شارەزاش لەسەر چەند ئەساسێک ئەو بڕیارە ئايات کە ئەمە شایانی چەنە قەرەبووە ئەم قەرەبووە مادیەکان چیە ئەوەی کە پارەی سەرف کردووە و ئەوانە لەگەڵ قەرەبووی معنەوی ئەم کەسە لە کۆمەڵگەیە کە کەسێکی ئەندام پەرلەمانە و تۆمەتی ئەخلاقی بۆ دروستکراوە بۆ شێوازە فراوانە لە سوۆسیال میدیایە باسکراوە شارەزای دادوەری لەسەر ئەساسی ئەوەکەم شارەزانە سوێنی یاساییان خواردووە کە ڕازگۆ بن و ئەمانەت پارێز بن لەسەر ئەساسی ئەم بنچینانە قەرەبووەکەدا ئەندێت و مافیش دراوە بە هەردوو لا هەم بە سکاڵاکار و بە تۆمەتباریش بە سزادراویش بۆی کە تەعنیان هەبێت لەم خیبرەیە بۆیە دادوەری بەڕێز ئەچێت بۆ یەک بۆ سێ بتر بە گوێرەی قەنەعەتی خۆی ئەتوانێت تا 5 خەبیر حەو خەبیریش بڕوات ئەو کاتە خەبیرەکە چەنی خەمڵان بۆ ئەم زەرەرەی کە بەر سکاڵاکار کەوتووە ئەو سزادرا و پێویستە ئەم قەرەبوو بات ئەم قەرەبووەش لە مڵک و ماڵی سزادرا وەرەگیرێتەوە ئەگەر ئامادە نوێت بە یەک ڕەت بیە باشە وەکو پارێزەرێک چۆن ڕوانیتە کۆی دۆسیەکە دیارە بۆ منی پارێزەر کە چەند ساڵێکە لە دادگاکانە ئیشەکەین و ئیشەکە بواری خۆمانە ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەمە کەیسێکی سیاسی نییە بەڕاستی ئەمە کەیسێکی قانونیە کە کەسێک تۆمەتبار بووە و وەکو لە ئەوڵیشەوە بە جەنابتم قرارەکە بە گوێرەی مادەی 182 ئەلف دەرچووە 182 واتاک دادگا گەشتۆتە ئەو قەناعەتەی کە بەڵگەکان تەواون بۆ ئەوەی کە ئەم کەسە حکم بخوات ئێمە ئەم شتانە ئەخوێنینەوە بە گوێرەی ئەو ڕێکارانەی کە هەبووە ئەم کەسە خۆی کەم تەرخەم بۆ نەچوو بەدەم یاساوە و دیفاعی لە خۆی نەکردووە کەیسەکە کەیسێکی بەحت یاساییە نەک سیاسی و ڕای خۆشم پێوتی کە ئەکرێت ئەم مادەکەی بۆ تەبدیل کرێ بە مادەیەکی قورستر و ئەشکرا سزاکەی سزایەکی تونتر بواە دادگای بەڕێز لە کاتی سزادانە ڕەفەی پێ کردووە
باشە حتا پارێزەری خۆی نەچوە پارێزەری حکوومەتی بۆ داناوە ئینتیدابی بۆ داناواتە و پارێزەری کە حکوومەت بۆ هەموو تۆمەتبارە لە دادگایکرد نابێ پارێزەرێک بێ دیفاعی لێ بکات کە خۆ داینەی حکوومەت بۆ دەگرێت بڕای تۆ بۆ نەچووە حسابی بۆ دادگاکان نەکردووە بەڵێ ئەوە جەنابیش هاتێ سەر ئەو پرسیاری کە من ئەمەوێ جەنابی بکەی بۆ چەند ساڵە ناچێت بۆ لە کاتی ئینتیخاباتە بەڕێزیان نەچێتە خۆی بەدەستەوە چێتە زیندانەوە باشە گومانت لەمە هەیە بەڵێ من گومانم لەوە هەیە بەوەی کە وەکو تەرویجێکی ئینتیخابی بەکاربێنێت بەڕاستی پێ دوایە لە دەرەنجامەکە بەڵام بێ خەڵک ببوورە بێ خەڵک بەڕاستی چاوکراوە بێت کە ئەم کەسە کەیسێکی هەیە لە 2009ەوە چەندین کە ڕەتبان کراوە لە دادگانە چۆن لەم قۆناغە خۆی یاوە بەدەست هێزەکانی پۆلیس و پۆلیسەوە کە بینیمان هێزەکانی پۆلیس چوون دەستگیریان کردبوو وەکو مافێکی وەکو بەرپرسیارەتەیەکی خۆیان بەڕاستی پرسیارێک دروست بوو بەڕاستی بۆ لە شەوە ئەگیرێت ئێمە لە یاسای بنەما دادبینە سزاییەکانە تەنها بۆ ئەو کەسانەی کە فەرمانی گرتنیان هەیە ئەڵێ هەتا ساعات 8 ئێوارە جێبەجێ بکە بەڵام کە بوو بە سزادراو کام فەرمانە گەشتە هەر شوێنێک دەستکراوەی ئەیاد بە سوڵتەی جێبەجێکردن کە هەر کاتێک ئەم تۆمەتبارە لە هەر شوێنێک ئەم سزادراوە لە هەر شوێنە گیرا دەستگیریکەن و تەسلیمی محکەمەیکەن جا لێرە ئەم بەڕێزە مافی ئەوەی ماوە یاعادەی محاکەمەی بۆ کرێت وەکو بە جەنابتم وت هەیە دوای مدەی نەشرەکەی کە بە غیابیش حکومراوە ئەو مافەشی نامێنێت بەڵام بەڕێزە مافەی ماوە باشە ئەنی جاری وا هەیە بۆ نمونە تۆمەتبار یان کە داوایکی لەسەر تۆمارەکرێن ناچێ ینی بیان و دێنێتەوە دەڵێ لێرە نیم ناتوانم نەخۆشم لە سەفەرم شتێک بەزم خۆی پێشەوەی دەستگیر بکرێ بە دوو ڕۆژێک ڤیددیوەیەکی تۆمار کردوە دەڵێن دوو ڕۆژ لەوە بەرە یانی دەڵێ دەستگیر مەکەن و خۆی دەزانێت داوای لەسەرەوە خۆی دەزانێت ئەبێ بڕوا و کەچی ناچێ و لە ماڵەوەی و پۆلیس دەچێتە سەر ماڵیان دەیگرێ ئەمە بۆ کەیسەکەی لە ڕووی قانونیەوە تونتر نابێت کە کەسێک خۆی دەزانێت داوای لەسرە دەبێ بڕوا بۆ دادگا بەڵام ناچێت قوربان لە شاشەشەوە دەڵێت بەڵێ کاگران کە بەڕێز ئەم ئەوەی کە ئێمە لەم دادبینی و لە قراری حکومەکەیە بینیمە یعنی دادگاییکردنێکی زۆر عادلانە ڕۆشتووە بەڕاستی هەموو کەسێکمان کە لە مەرکەزێکی پۆلیسەوە بانگەکرێن لە هەر شوێنێکەوە کە بانگەکرێن ئەڵێن دۆسیەکرد لەسرە متابعەیەکەین باشە ئەم بەڕێزە لەسەرم کەیسە لە قۆناغی فەقیرە خەوی لێ ناکرێت تابیانی خواخواتی ڕۆژ مەحامی ئەگرێ و دنیایەک ئەم سەراوسەرەکە بۆی کەیسەکەی دابخێ ئەم بەڕێزە ئەزانێت کە ئەم دۆسیی لەسەر هەیە دۆسیەکەی دۆسیەکی قورسە دۆسیێکی سوگنی ئەندام پەرلەمانێک تۆمەتبار کراوە بە تۆمەتی ئەخلاقی و ئەزانێ ئەم دۆسیە کە دۆسیە دادەخرێت حتمما تۆ ئاگاداری ئەزانێم دۆسیە دانەخراوە و دەربارەی پرسیارەکەی جەنابیشت لە 2021ەوە لە محکەمای ئێسام 2025 واتە 4 ساڵ و حەو مانگە لە دادگایە حتمما چەندین کەڕەت تەڵەبی دواخستن و ئەوەیان ناوە بەڵام کە خۆی نەچێ بەلایە دادگا ئەبێت ئەوەنە حسابی بۆ بکرێت دادگا ئەوەنە سوڵتەی هەیە کە قراری خۆی بە غیابی بات چەند جار وتێتی منەتان بە هەرژینێکی خایم بێ بە ڕووی بینەرانمان دەڵێ منەتان بە پێڵاوەکانم وەرن بمگرن ئەمە حساب نەکردنە بۆ یاسا دو پرسیارم بە کورتی وەڵام بیتەوە دەڵێ با میدیاکان هەموو بێن لە دادگایەکەمە ئامادە بن و لە پەخشی ڕاستە و خۆیان دادگایی بکرێم و ینی قوربان بەڕێزیان ناتوانن یاسا تعدیلکەن و یاسا بۆ دادگادانێن خۆی هەموو کەیسێک ئیلا کەیسە ئەخلاقیەکانە بیا و کەیسە ئەمنیانی کە دادگا خۆی بڕیاری لێات هەموو کەیسێک بەڕووی جمهورا کراوەیە ئەتوانێت هەر کەسێک بێ دابنیشە بەڵام لە قانونا کەیسمان نیە ڕاستە خۆ ئەمە کەیسێکی ئەخلاقیە دادوەر بۆی هەیە دادگایکردنەکە بە شێوازێکی سڕی بەڕێوە بەرێ ئەشتوانێ بە شێوازێکی علەنی بەڕێوە بڕێ خۆی ئەسڵێ بە شێوازێکی سڕی بەڕێوە ببرێ بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان ئەمڕۆ بەڕاستی من یەکشی ترم زۆر پێ ناخۆشە کاگڕانکۆ ئێمە ئەم بەڕێزانە هەمیشە هاواری سەروەربوونی یاسا و زەخت نەکردن و تێکەڵ نەکردنی پەلکێژ نەکردنی دادگاکان و دادوەرەکان بۆ کێشە شخصیەکانەکەن بەڵام ئەوەی کە من ئەمڕۆ لە دادگا بینیم خۆم چەند کەیسێکمە بوو دادبینیم تاوا کرد و هاتمەوە بەڕاستی زەختێکی زۆر لەسەر محکەما بوو نزیکی 500 نەفەر لەبەر قاعی محکەمە ئەو محکەمەی کە بەڕێزیان تیا دووبارە محکەماکرێنەوە وەستاون یعنی بۆیە بانێکە و دووها بەڕاستی پێویستە خەڵک ئەم ڕاستیانە بزانێت دەست خۆش بێ بەڕێز کاک شاسوار شێخ تا پارێزەر سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەشداریکردنت
زۆر سپاس بۆ بەرچاوڕوونیانی لەسەر کەیسەکە بێمە و بە بینەرانت بەخشی خۆشەویستان بەردەوامی لە دوای پشوویەکی کورت.